ڕێککەوتن نێوان جیرەکەی خودای گەورەش بێ عێراق دەیشتێنی هەموو دنیا خراپێ ئەرێ بێزەحمەت وەزیرەکانی ئێمە لەکوێن پەرلەمانتارەکانمان لەکوێن وەزیرەکانی ئێمە ئەندامی مەکتەبی سیاسین ئەندامی کۆمیتەی ناوەندین دەستی باڵیان هەیە ئەی بۆ هەڵوێستێک وەرناگرن ینی دەگەڕێمەوە کاک ینی چەند ڕۆژێک جەژن مایە مانگێکە موچەت وەرنەگرتووە مانگەکەی ترم دیسانەکە 20 ڕۆژ 22 ڕۆژ موچە تاخیر بووە ینی ئەم یاریکردنەکە خەڵکی کوردستان بێدەنگ بێ هەرڕاستی بێدەنگ دەبێ ئێلۆ تۆ دێیت ئەو چەکەی لێ دژی تۆ بەکاربێنێ خەڵکەکەش بێت دیسانەکە دژی تۆ ئەم بابەتی موچە بەکاربێنێت شاسوەر عەبدوڵعاد دەستا بەغدا دەڵێ بۆ موچە چوون کاتێرا موچە داخیرە بێ کاکێکی هەنە بۆ ئەندام پەرلەمانێک بودێگۆ پارتی پارە بە وەزیری دەرەوەی ئەمریکایدایە ئەوەندە کۆمپانیای عێراق ئەوەندە خەڵکی عێراق لە هەرێمی کوردستانی ئەوەندە جاسوسیان بەراوی هەرێمی کوردستان چاندەوە ئەگە دوێنێ جاشەکان بوون خەڵکی کوردستانیان دەکوشت و تۆمەتبار دەکرد و لە زیندانیان دەکردن ئێستا ئەم جاشە سیاسیانن کەی بیانێ موچە دەبڕێن کەی بیانەوێ پەیام دەنێرن کەی ئیتر بڕوا بکەن بە 100 دانیشت بەچوونی سەرۆکیاری بەچوونی سەرۆک وەزیرانیش ئەم مانگەش چابێ مانگی داهات و خرا دەبێ یەک ئەمن لە ساڵ لە مانگی 11 2024 یەک قسەم کردووە ڕێککەوتن نێوان جیرەکەی خودای گەورەش بێ عێراق دەیشتێنی هەموو دنیا خراپێ ئەمە کۆتا